من ناوم بێستون محەممەد مەولودە کە لە شارۆچکەی قەسرێدا ئانیشم کە خوێندکاری پۆلی 12مە ئەم ساڵ لە تاقیکردنەوەکانی ئەزبوون بەشداریم کردووە و هیچ بە هیچ کێشە و گرفتێک کە لە شەشەمین تاقیکردنەوە و لە یەکەمە تا شەشەم هیچ کێشە و گرفتێکم نەبووە بەڵکو ئەمڕۆ 15 مانگە کە کۆتای تاقیکردنەوەیە ڕێگریان لێکردم کە بچمە ناو تاقیکردنەوەکە بەهۆی ئەوەی کە من داخل نەبوویمە لە تاقیکردنەوەکانی دەرەکی یەکێک لەوانش کە من هیچ گر و گرفتێکم نەبووە لە تاقیکردنەوەکانی یەکەم و دووەم و سێم وەکو هاوڕەکانی ترم لە هۆڵی خوێندن بێکێشە بەڵام ئەمڕۆ سعات 6 بەیانی بەڕێوەبەری پەروەردەی چۆمان ئاگاداری کردمەوە بە هیچ شێوەیەک نابێ بچمە ناو هۆڵەکانی خوێندنەوە وەکو بەڵکو ویستم بچم بۆ ناو هۆڵی خوێندنەوە ڕێگریان لێ کردم و نیان هێشکەم بچمە ناو هۆڵەکانی خوێندن و مش بەڵگەیەک لە بەڵگەکانیشم کە ئایا توانای بەشداریکردنی ئەزموونەکانم هەیەیاننا ئەوەیە کە ئەم کارتە کە یەکە لە بەڵگەکان کە کارتەکە کە یەکە لە بەڵگەکان کە من دەتوانم بەشداری بکەم لە تاقیکردنەوەی ئەزمموی و دووش وەرەقەی سۆما کە هەر 6 تاقیکردنەوەی ڕابردوو کە کردومە ناوم چواری لەسەر بۆ بە هیچ کێش و گرفتێک بەڵام ئەوان ئاڵێن تۆ داخل نەبووی